مامۆلای بەخێر بێن سەر و سەرچاوماناتن ئێواتون بۆی بەشداری بکەن لە بەرنامەی پاسی هەڵبژاردن ئەمڕۆژ دوو کاندیدی دیکەمان بۆ هێناون یەک لە لیستی پارتی و یەک لە لیستی ئازادی مەبەستمانە کۆمەڵێک پرسیاری گرنگیان لێ بکەین کۆمەڵێک پرسیار کە بتوانن لە ناو پەرلەمان جێبەجێ بکەن بۆی کە وتیان نەتوانین یان بەڵێنی ئەوەیاندا جێبەجێ بکەین لە بانەڕۆژدا بتوانین لێیان بپرسینەوە کە بۆ جێبەجێتان نەکرد ئەگەر ئێوە حازر بن با بەرە و پاسەکە بجوڵین و لە ڕێگەش کاندیدەکان هەڵبگرین فەرموو. بەڵێ بینەرانی زێدە ئەزیزی پاسی هەڵبژاردن سڵاوتان لێبێت یادگار فایقم جارێکی تراتونێتەوە خزمەتتان بۆ ئەوەی لەگەڵ دوو کاندید و کۆمەڵێک سەرنشینی دیکەی پاسەکە بەرنامەکەمان بەردەوام بکەین دیارە تا هەڵبژاردن تا دێ بەرزە بێتەوە من چەند نمونەیەکی زۆر خێراتان بۆ گێڕمەوە بۆ نمونە لیستێک هەزاران هەلیکار فراهەمەکە لیستێک سەدان کارگە دەکاتەوە لیستێک نەک پاشەکەوت ناهێڵە بەڵکو ئەوشی پاشەکەوت کراوە بە خێرایی گەڕێنێتەوە لیستێک سیستمی هاتوچۆوە گۆڕێت لیستێک حزبێکی گەورە بە 4 ساڵ دەتوێنێتەوە و زۆر بەڵێنی دیکەش من ئەمڕۆ دوو میوانی ئەزیز و بەڕێزمەیە دوو کاندیدی ئەزیز و بەڕێز لە دەستە ڕاستم مامۆستا ئەحمەد گەرمیانی کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان و سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان زۆر بەخێر بێن واروها مامۆستا محێدین حەسەن یوسف سەرۆکی لیستی ئازادی بۆ پارلەمانی کوردستان واروها مامۆستا لە کۆلێژی یاسا و زانستە ڕامیاریەکان لە زانکۆی سەلاحەدین بەخێر بێن سەر و سەرچاوم ئەو میوانە ئەزیزانش کە ئەمڕۆ لەگەڵ منە بەرنامەکە پێشکەشەکەن ئێوەش بەخێر بێن سەر و سەرچاوماناتن بەڵێ ئەزیزانم بەر لەوەی بەرنامەکەمان دەست پێ بکەین بە پرسیار با بزانین ئەم دوو کاندیدە بەڕێزەی ئەمڕۆ سەرنشینی پاسەکەن کێن لە ڕێگەی پرۆفایلەکانیانەوە فەرموو. ئەحمەد سابیر گەرمیانی ساڵی 1972 لە دەڤەری گەرمیان لەدایک بووە هەڵگری بڕوانامەی بەکالۆریۆسا لە مێژوو 18 ساڵ خزمەتی مامۆستایەتی هەیە ئەندامی دەستەی سەرۆکایەتی یەکێتی مامۆستایانی کوردستان بووە نوێنەرایەتی مامۆستایانی کوردستانی کردووە لە کۆنفرانس و کۆنگرە نێودەوڵەتیەکان 2 ساڵ بەنۆرە سەرۆک و جێگری سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان بووە دکتۆر محێدین حەسەن یوسف ساڵی 1957 لە هەولێر لەدایک بووە خاوەنی بڕوانامەی ماستەرە لە یاسا دکتۆرای لە یاسای دەستوری وەرگرتووە مامۆستایە لە کۆلێژی یاسا و زانستە سیاسیەکان لە زانکۆی سەلاحەدین بۆ 3 خولی یەک لە دوای یەک ئەندامی کۆمیتەی ناوەندی حزبی شیوعی کوردستان بووە ئەندامی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و فدراسیۆنی ڕۆژنامەنووسانی جیهانە دووبارە سڵاوتان لێبێت ئێمە لە پاسی هەڵبژاردین بەردەوامین لە ڕۆیشتن و پرسیارەکانمان دەست پێکە مامۆستا ئەحمەد سڵاوتان لێبێ ئێوە کاندیدی پارتی دیموکراتی کوردستانن یەکەم پرسیار کە بە مێشکی دەنگدەردا دێت ئەوەیە بۆ ئەوتەوێ بچیتە پەرلەمانی کوردستان دیارە من وەکو مامۆستا ئەحمەد گەرمیانی سەرۆکیەتی مامۆستایان کە ئێستا کاندیدی پارتی دیموکراتی کوردستانم لیستی 183 ژمارە 72 بۆ خۆمم کاندید کردووە لەبەر ئەوە دیارە بوارەکانی کوردستان لە دوای قەیرانی دارایی کۆمەڵێک کێشە و گرفتی بۆ دروست بوو و لە شەڕی داعش و ئابڵقەی ئابووری و بڕینی بودجەی حکوومەت عێراق ئەمانە هەمووی کارگێری گەورەی بوو لەسەر ژیان و وزرانی خەڵک یەک لەو بوارانە کە زیاتر کارگەری لەسەری بوو و زیاتر زەرمەند بوو ئەوش بواری پەروەردە و خوێندنی باڵایە بۆ لەبەر ئەوە بەڕاستی جگەلەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان پەنای برد بۆ پاشەکەوتی موچە لە دوای قەیرانی دارایی و سیاسەتیش دەداخۆلی ئەو دوو بوارەی کرد و کارگەرێکی گەورای بوو کە وای لێکرد کە مەترسی کەوتە سەر پەروەردە و تەسەوڕەکەم بەترترین بوار کە زەرمەند و پەروەردە و خوێندنی باڵا بوو بە حکومی ئەو بایکۆتەوە وەزعا پێت وایە جەنابتان سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان بوون پێتان وایە ئەوانەی ئەتەوێ بۆ مامۆستای بکەی لە سەرۆکایەتی و یەکێتیە بۆ ناکرێت بۆیە ئەتەوێ بچیتە پەرلەمان بۆ ئەوەی شتێک بکەی کە لەوێ نەتوانیوە بیکەین
من ماوەی 7 ساڵ لە سکرتارێتی یەکێتی مامۆستایان کارم بکەم ماوەیەک ئەندامی سکرتارێت بووم ماوەیەک جێگیری سەرۆکێتی مامۆستایان و ئێستێشە بە تەناوب لەگەڵ یەک لە هاوڕەکانی خۆم 6 مانگ سەرۆک و جێگرەکە ئاڵ و گۆر دەبێت حتمما ئەزمونێکمان هەیە من لەگەڵ هاوڕەکانمە ئەزمونێکی باشمان هەیە لە بواری پەروەردە و خوێندنی باڵا و نەخۆشیەکان دەزانین لێکوێیە و چارەسەرەکانمانیش هەیە پرۆژەمان هەیە بەڵام زۆر جار هەیە یەکێتی مامۆستایان بە حکومەوە ڕێکخراوێکە ئەو ڕێکخراوە ئەوەندە دەسەڵاتی تەنفیزی بەدەستیوە نییە ئەوەندە دەسەڵاتی تەشریعی بەدەستیوە نییە ئەوەندە ئیمکانێتی دارایی بەدەستیوە نییە ناتوانێت وەکو پێویست خزمەتی مامۆستایان بکە بەڵام تەسەووڕ دەکەم ئەگەر یەکێتی مامۆستایان بێتە ناو پەرلەمان کە زروورێتێکی زۆر گرنگە دام ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ مێژوو ساڵی 1962 کاتی یەکێتی مامۆستایان دامەزرا لە سەردەمی شۆڕش و ئەیلول و بە فەرمانی بەرزانی نەمر یەکی لەو دەستکەوتەکان لە بواری پەروەردە کە یەکێتی مامۆستایان هەوڵیدا پەروەردە پەک نەقێک لە سەردەمی شۆڕشەوە زۆرێتی بوو ئەمڕۆژ زۆرێتە کە یەکێتی مامۆستایان بڕاتە ناو پەرلەمان ئیشکا لە ناو لیژنەی پەروەردەوە بۆ ئەوە کەم و کورتەکان و معاناتی ئازاری مامۆستایان بگاتە ناو پەرلەمانە لەسەروانە شەوەستین سوپاس مامۆستا ئەحمەد مامۆستا محێدین ئێوە سەرۆکایەتی لیستی ئازادیەکەن بەر لە هەموو شتێک پێم خۆشە بە کورتەیەک پێم بڵێ لیستی ئازادی چییە و لە پێناو چیدایەوە ویستوتانە کە جارێکی تر دیسان بچنەوە پەرلەمان زۆر سپاس بۆ دەست پێشکەریەکەی ئێوە سپاس بۆ کەی 24 بە خێراتنی و میوانی ئازیزانە دەکەین سپاسی دووبارە بۆ ئێوە ئێمە لیستەکەی ئێمە لیستی ئازادی دروشمەکەی لە پێناو خاک نان ئازادیە بەمانە فراوانەکەی نەک بەماوەە وەکو بەڕووتی خاک نان ئازادی باش هەر سێ چەمکی خاک بمانای نیشتیمان مەبەستمان کوردستانە نان بەمانای نان نییە بەمانای مەسەلە چینایەتەکەیە و گوزەرانی خەڵکە بژێ و ژیانی خەڵکە ئازادی بەمانە مافە دیموکراسیەکان هەر سێ چەمک ئێمە هەر سێ چەمک لێکە دەین هەم خەباتی نیشتیمانی و هەم خەباتی چینایەتی و هەم خەباتی دیموکراسی پێکەوەمان گرێ داوە لەو ڕۆژەوەی کار لەسەر ئەو بەرنامەیە دەکەین دەمانەوێت لە ڕێگای پەرلەمانەوە هەر حزبێکی سیاسی کە دروست دەبێت یان دەبێت مەبەستێتی دەسەڵات بگرێتە دەست یان بەشداری دەسەڵاتە بکە بۆ ئەوەی لە ڕێگای بەشداریکردنەکە اینجا لە پەرلەمان بێ لە مؤسساتی تر بێ بۆ ئەوەی بتوانێت ئایدیا و تێڕوانینی خۆی یعنی بەمانایەک لە ماناکان بتوانێت ئەو ئایدیای هەیەی لە بەرنمەیە بێ لە یاسایەک ڕنگ بداتەوە لە کارگوزاریەکە لە خزمەت گوزاریەکە ڕنگ بدات باشی مامۆستا محێدین ئێوە لە لیستەکەتان ئەو دروشمانەی هەڵتانگرتووە خاک و نان و ئازادی باگراوندی تاڕادەیەکی زۆر بڵین حزبە کۆمیۆنیستەکانە ئەتانەوێت لە ناو پەرلەمانە ئەمانە جێبەجێ بکەن پێتان وایە لە ناو پەرلەمان ئەو فەزایی لە ناو پەرلەمان هەیە بتوانن ئێوە ئەمانە بخەنە بواری جێبەجێکردنەوە خۆمان حزبێکی کۆمەنیستینە ئەوەی ڕەنگە بەشێک لەو دروشمانەی ئێمە هەڵمان کرد بێ مەسەلەی نیشتیمانی خاکەکەیە زۆربەی زۆری هەموو حزبە کوردستانەکان پێم وایە ئەو کوردستانە نیشتیمانی هەر هەمومانە دەبێ هەر هەمومان لەسەر ئەو خاڵانە ناکۆک نەبی باش کەواتانمە نیشتیمان کۆتایەک مەسلەیەکە ملەتی کردوەکو هەموو ملەتانی دنیا وەکو ئەمە گەلانی دنیا بە گەورە و بچووکەوە مافی بڕیاردانی چارەنووسیە ئەوە دروشمە ئێمە لە پێناوی دایان هزار شەهیدمان داوە و لە ساڵی دروستبوونی حزبی شوعیە دوای ساڵێک لە ساڵی 35 لە یەکەم ڕۆژنامەیەک حزبی شوعی عراقی لە ساڵی 35 بڕیاری مافی چارەنووس بۆ گەلی کوردستانماندا ئەویتری دەمینێتەوە جانبە چینایەتیەکەی باش پێشکەشکردنی خزمەت گوزاریەکان لە هەموو دنیاە دەوڵەت یان حکوومەت ئەرچی پێشکەشکردنی خزمەت گوزاریەکانە ئەی حکوومەت خۆ ئەمن لەگەڵ دەوڵەتی حارسە نینە دەوڵەتی پاسەوان بێ خۆی لە هەموو بەرپرسیارەتێک بچێشێتەوە لێ بگەڕێ وەکو ئەوەی دەڵێ دەح و یعمل دەح و یەمڕ ئێمە لەگەڵ ئەو سیاسەتان نین دەکرێ بەلایانی کەم کاریگەریمان نەبێ بە قدرەت و تاقەتی خۆمان لە ساڵانی ڕابردوودا حکوومەت توانیوێتی ئەم چەمکانەی ئێوە باسیەکەن لە بواری ژیان و ژیانی ڕۆژانە و جێبەجێکردندا جێبەجێ بکە ڕەنگە لە چەمکە نیشتیمانیەکانە زۆر ناکۆک نەبوو بین لەگەڵ سەرجەم حزبەکانە بەڵام لەوەی تری ڕخنەی تونمان لە حکوومەتی باشە لەکەیەوەیەوە لە ناو پەرلەمانی کوردستان حزۆرتانەیە ئێمە لە خولی سێمەوە لە خولی سێم بۆچی یعنی پێشتر نەتانتوانی ئەو کاریگەریە دابنێن بۆچی پێتان وایە لەم 4 ساڵی دادێ ئەتوانن ئەو کاریگەریە دابنێن
کاریگەریەکان ڕەنگە ڕێژەیی بێ ڕەنگە زۆر یاسا داڕژراوە چکو ئەرچی پەرلەمان خۆ ئەرچی حکوومەت ناکە ئەرچی پەرلەمان دووکە ئەرچیەیە ئەرچێکیان داڕشتنی یاسا و هەموارکردنی یاساکانە ئەرچی دومیان چاودێری کاروبارەکانی حکوومەتە ڕەنگە ئەوەی توانامان هەبوو بێ و ڕەنگە ئەو ژمارەی ئێمە هەمان بێ لە پەرلەمان ئەو کاریگەری نەبێ بۆ ئەو ئاڕاستەیە کە بەڵام بەلایانی کەم توانیمانە شتێک وەکو دەڵێ بتوانین لە هەندێک دەقی یاساییە بتوانین هەندێک شت زۆر باشە ئێمە قسە زیاتریش لەسەرەواناکەین مامۆستا ئەحمەد ئەدای 4-5 ساڵی ڕابردووی پەرلەمانت پێچۆن بوو بە کورتی بۆی پرسیاری دوایەوە بکەم پەرلەمان دەستگایەکی زۆر گرنگە دەستگایەکە پەیوەندی بە ژیانی خەڵکەیە من زۆر جار هەیە بۆ قوتابیەکانی خۆمش باسەکە ماڵێم کارگەیەکە بۆ دروستکردنی یاسا چۆن کارگەی ترمان هەیە بۆ کۆمەڵی بەرهەممان بۆ ئێهێنێت کە پێداویستی خەڵکی پێبڕکاتەوە پەرلەمان کارگەیەکە بۆ دروستکردنی یاسا و دوای ئەوە شوێنێکە بۆ چاودێریکردنی حکوومەت و سێش دەتوانێت کێشە و گرفتەکانی خەڵ پێداچوونەی پێ بکە و تێکەڵ بوونی خەڵ بەڵام پەرلەمانی لەو سێ شتەی باست کرد ینی یاسا داڕشتن چاودێریکردن چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی خەڵ چەند ئەدایان باش بەداخەوە پەرلەمانی کوردستان لە خۆلی پێشوو بە حکمی ئەوە لە سەرتاوە بە ناوی بنکەفراوانی حکومت پێکێنرا و وا بریار بوو دەست بخێتە ناو دەست وا بریار بوو 4 ساڵی هەیە من بەڕێوە بچێت لە کوردستانە بەڵام ئەو خەڵکانە کە چوونە پەرلەمان و خۆیانیان ڕا نەگرت نیان توانی ئەو بەڵێنانەی خۆیانە بەجێ بکەن و منی و سەقامگیری بۆ کوردستان بۆ 4 ساڵە تێپەڕێت هەچەند بارودۆخەکەیش ناگونجاو بوو بە حکمی ئەو بارودۆخەی شەڕی داعش و قەیرانی دارایی بەڵام بەداخەوە پەرلەمان بۆ شوێنی ململانی حزبی بۆ شوێنی ململانی سیاسی پەرلەمان بنیان لەسەر جادە و شەقام بن مامۆستا پەرلەمان مەبەستم ئەوە نییە سیاست نەکرێت لە پەرلەمانە هەموو حزبێک و هەموو لستێک کە دەدێتە پەرلەمان دەچێتە ناو پەرلەمان مافی ئەوەی هەیە سیاسەتی خۆی بکات سیاسەتی حزبەکەی بەرنامەی لیستەکەی بەڵام لە بەرژەوەندی خەڵک بێت نەک من بێن پەرلەمانێک بەکار بێنم بۆ ئەوە مقدسات و ڕەمزە گەورەکانی خەڵک بە شێوازێک لەکەدارکەم و قونسولی بیانی بێنم بەناو پەرلەمان بکەم و بۆ ئەوەی مەرامی سیاسی و حزبی خۆم بۆ وڵاتەکەی من مەترسی لەسەری هەیە لەلایەنی گەوراترین تریۆریست کە داعشە لە جیهانە باشە من تۆ قسەی خۆتت بیر نەچێت و منیش پرسیارەکەم بیر نەچۆتەوە مامۆستا محەدین بعد لەسەرەوە ڕای جەنابیشتان وەربگرم ینی ئەو ململانی لە 4-5 ساڵی ڕابردووە با نمونەی دوورتر وەرنەگرین لە پەرلەمانە بۆ تا چەندە ململانەیەکی دروست بووە و تا چەندە ئاساییە ململانێ تا ڕادەی بەرکەوتنی پەرلەمانتارەکانش ناو پەرلەمان هەبێ ینی بەداخەوە دەڵم پرۆسی سیاسی لە ماوەی ڕابردوودا ئەو 4 ساڵێ ینی بە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانیش خولێکی سەرکەوتو نەبوو باش بە بەڵگەی داخستنی پەرلەمان داخستنی بە پەرلەمان هۆکار بوو یا دەرەنجام بوو ڕەنگە پەیوە هەردوو لای بێ باش هەردوو لای بێ و ئەو ململانەیە سیاسیە ململانێ شتێکی ینی حرامکراو نییە دەکرێت لە ڕێگای یاساوە لە ڕێگای کۆمەڵێک مەسائل و ئەو شتانە یەکلا بکرێتەوە بەڵام ناکرێت پرۆسی سیاسی لە کوردستان پەچی بخرێت اینجا بە هەر هۆکار لە هۆکارەکان ینی قسە لەسەرەوە هەیە ئەو ململانی لە ناو پەرلەمانی کوردستانە بوو لەبەر ئەوەی ململانەیەکی ناتەندروست نادروست ململانی حزبی بۆ بۆیە پەرلەمانیش پەکی کەوت ململانی حزبەکان بوو لە پەرلەمان ئەو بنکە فراوانەی کە دروستکرا حکوومەتی بکەونان ڕنگدانەوەی حکوومەتیش ڕەنجیدا بۆ لەسەر کاروبارەکانی پەرلەمانیان باشە حکوومەتی داهات و حکوومەتێکی بنکە فراوان بێت حکوومەتێکی بنکە فراوان بێ بەمانە ئەوە دەبێ هەموو حزبەکان بەشدار بن ئەوە دەگمێتەوە سەر ڕێی هەموو حزبەکان باشە ڕەنگە لە باشی تاقی نەکردوێتەوە ئەمەمان تاقی نەکردوێتەوە تاقیمان کردەوە خۆتان وەکو ینی وەکو حزبەکەتان ئێوە ینی لەگەڵ ئەمەنیان لە دژین بەڕاش ئەمن پێمان وایە کوردستان پێویستی بە هەر هەمووانە نەکەسی لێ زیادە و نەکەسیشی یەکەمە جێگە هەمومان دەبێتەوە لەسەر مەسەلە نیشتیمانیەکان بەڵامەوە جێگەی هەمووان کرایەوە بۆیە جێگە هەمارکە بەڵام ئەوە پەیوەندی بە مەسەلەی کاری پەرلەمانیەوە نییە ئەوە ململانی حزبەکانە ناکۆچیەکانە ئەو دەرەنجامە لێکەوتەوە مامۆستا ئەحمەد با ڕای تۆش لەسەرەوە وەربگرم ینی ئەو تێت پەرلەمان لە جیاتی ئەوەی خەمی خەڵک بڕاوێنێتەوە یەک دنیا خەمی بۆ دروست کردەوە ئەکرێ پەرلەمان وابێ هەر لە سەرەتای دانیشتنی پەرلەمان یەکەم ڕۆژ دانیشتنی پەرلەمان ئەو پەرلەمانە بە ئیشێکی تەندروستی نەڕۆشت لە هەرێمی کوردستانە
و لە عراقیشە هەروەها کەس قبولی دۆڕان ناکە زۆر سەیرەوە یعنی کەس بدان بەوە نادا کە تو کورسیت کەم هێناوە دەبێت ڕێگە بدەیت بە خەڵکی تر حکومت پێک بهێنێت یان تو وەکو معارەزە دەوری خۆت ببینێت هەموو حەزی لە دەسەڵاتە لە ناو دەسەڵات بێ کەس لەگەڵ یعنی کەس ئەمانجی ئەوە نییە زۆر جارێ معارەزە خزمەت بە وڵات دەکات بەڵام من نەمعارەزە لە دەسەڵاتە لە بەرەوەی حەزەکەن دەوریانە بێ لە مەسەلە جێبەجێکردنەکەیان بۆ بەرژەوەندیە نەخێر تەنها مافو امتیازەکانە بەڵگەمان لە سۆرە من ئەزمونێکم هەیە لەو بوارەوە تێکەڵی زۆر خەڵک بوومە لەسەر ئەو مەسائلانە گەوراترین هەڵەکراکە حکومەتی بنکە فراوان دروستکە لە کوردستانە شکستی هێنا وەکو پارتی ناتانەوێت دروست بکرێتەوە نەخێرێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان لە کاری ئێمە لە ئامانجی ئێمە زۆرترین کورسی بهێنین بتوانین حکوومەت پێک بهێنین بە تەنیا و ئەو بتوانین بایەوە بەتەنها حکوومەت پێک بێنن واز لە لایەنەکانی دیکەیان بەتەنها پێکێنن واز لە نایەکانێن ئەگەر لایەنەکانی تر بەڵێن بدەن و لەسەر هەرێکێ بەسەر کورسی خۆی نەک من چل کورسی بێت سەرەتای قسەکان تا ئاماژەت بەوەدا هەمویان بەڵێنی 4 ساڵ ئارامیان وەکو پێویست وەزارەتەکان پێشکەش نەکرا نەک من چل کورسی بێنم 5 وەزیری بکەوێت یەکێتر 10 کورسی بێنە 5 وەزیری بکەوێت ئەوە هیچ دنیاەوە نەبووە ئێستاکەن غەدرتان لێکراوە نەقدر لێمە کراوە ئێمە کۆمەڵێت تەنازولمان کرد بۆ ئەوە یەکریزی نیشتمانی بپارێزین لە بەغداش تەنازولمان کرد بۆ ئەوە یەکریزی نیشتمانی بپارێزین بەڵام بەداخەوە بینی جێگری سەرۆکی پەرلەمان جێگری دووەم لە جایەتی ئەوە بێت دیفاع لە کوردستان بکات یەکێک لەوانە بوو کە بەشدار بوو یان نەیتوانی ئەو بریارانە کە پەرلەماندا دژ بە هەرێمی کوردستان ڕای بە پێچوانەوە ئەوەی بەرامبەر سوودی شخصی و سوودی حزبی لێ وەرگرت نەک خزمەتکردنی نیشتیمان بەڵێ ئێستا شەچینە لای کۆمەڵێک پرسیاری ئەو میوانانە بۆ ئەوەی ئەوانی شەر بێدەنگدانەنیشن پرسیارەکانی خۆیان لە ئێوە بکەن ناوی خۆت بڵێ و پرسیارەکەت بۆ کێ فەرموو محەممەد سوارە قوتابی کۆلێژ ئەندامی ڕێکخراوی ئابیاری هۆشاری ژینگە دوو پرسیارم لە مامۆستایان هەیە پرسیارێک لە مامۆستا ئەحمەدی ئێوە کە ئەو قەیرانە تووشی مامۆستایان بوو زۆر داکۆکیتان لە مافی مامۆستایان کرد و بگرێن نەشتان هێشت کە قوتابخانەکان دابخرێ خوێندن بەردەوام بوو دەستخۆشتان لێ دەکەم ئایا لە پەرلەمان هەمان کار دەکەن داکۆکی لە مافی مامۆستایان دەکەن ئەو موچە دەگەڕێنەوە بۆ مامۆستایان لەبەرەوەی ژیانی مامۆستایان هەندێک لە مەترسیدایە لەبەر ئەوەی بژێوی ژیانیان لەسەر ئەو موچەیە ناتوانن کاری دی بکەن ئایا هەمان کار دەکەن بۆ مامۆستایان لە پەرلەمان و پرسیاری دووەم بۆ مامۆستا دکتۆر محەدین ئێوە بە یەک کورسی لە پەرلەمان دەتوانن بە کورسیەک و دوو کورسی ئەو مافانە داوا بکەن کە باست کردی ئێستا چونکە ئێستا من تەجروبەم هەیە کە لە پەرلەمانی ڕابردوو لە تەنها کورسیەک دوو کورسی سێ کورسی زیاترمان نبینیوە لە لیستی ئازادی ئایا دەتوانن بێ کورسی و دوو کورسی ئەو مافانە داوا بکەن سپاس کاکە محەممەد مەبەستت گەیشت زۆر بەباشی دوای کاکە محەممەد کێ پرسیاری هەیە فەرموو سڵاوتان لێبێ من عفان ئەحمەدم پرسیارم بۆ هەردوو لە هەیە کامیان بتوانێت باشتر جواب داتەوە ئەویان ڕەنگی دەنگی زۆرتر بەدەست بێنێ دەپرسم کامتان بەڵێن دەدا ئێستا لە بەردەم کوردستان 24 و ئێمەیە کە چووە پەرلەمان کار بۆ بکە ئەو کۆمپانیا زەبەلاحانەی کە ئێستا لە کوردستان هەن بە ناوی کۆمپانیای ئەهلی و کۆمەڵی ناوی ترەوە دەست خاتە بینەقاقیان و بیان خنکێنێ دەریان بێنێ ژیانی ئەو میلەتە ڕزگار بکە باشە لە چی باڕوونکردنەوەی لەسەر بن کۆمپانیاکان کێشەیان چییە ئەوەی تۆ سەرنجەکەی خۆتت لەسەری بنیادناوە تاکاک یادگارڕەنگی قسەکردن لەسەر ئەمە زۆر بێ باشە زۆر بە کورتی بۆی چۆ من فکرەکەم پێ نەگەشت نازانم باسی کۆمپانیاکەی من نەزانم کە کۆمپانیای ئەهلی هەن لە دەرەوەی دەسەڵاتی گشتی لەم هەرێمی کوردستانە دەستیان خزوتە خورگی خەڵکەوە لە چ ڕوویەکەوە مەسەلەی هاتنی دەرمان جادەوبان کۆمپانیاکانی پەیوەندی هەتا مەسەلەی ڕاگەیاندن کۆمپانیاکانی ڕاگەیاندن دەیان و سەدان نەوعی دیکە دکتۆر هەردوو ئەو بەڕێزانە بڕوانامەکانیان بەرزە بە جوانی لە من تێدەگەن لیستەکانیشە هەردووشیان بە جوانی لە من تێدەگەن دەمەوێت یەک پرسیار لە دکتۆر محەدین بکەم ڕاستە یەک کورسیان هەیە و فڵان ئەوانە بەڵام ئەوانە خاوەنی مەبدەئن خاوەنی ئایدۆلۆژیایەکی دیاریکراوی عریقن لە جیهاندا ویراسەکەیان زۆر ڕوون و جوان و دیاری کراوە چۆن دەتوانن ئیدی ببنە بەدیلێکی دی و پارتی ببنە بەدیلی ئەحزابەکانی هەدا ئەو حەزابانش کە خاوەنی فکرن
یعنی کاتی ئەوە نهاتۆ دکتۆر ئیتر شیوعیەکان و چەپەکان و کرێکارەکان ئێتە لێرە ستۆپێک بە خەڵکی دیکە بکەن ئەوانی کە نافکر ئایدۆلۆژیان ڕوون نییە دەستیان بەسەر تەواوی جونگەکانیشیان زۆر سوپاس کاگافان مەبەستەکەت گەیشت پرسیارێکی دیکەی و خاتونە شۆرەگرین و هەندێک بەڵام وەرەگرینەوە پرسیارم لە مامۆستا ئەحمەد ئەفو ناوچی بوو هاڤانە فەرمو هاڤانە خان پرسیارم لە مامۆستا ئەحمەد ئایا مامۆستا ئەحمەد هەوڵ دەداتن لە پەرلەمانی کوردستان کار لەسەر پەروەردە بکاتن سیستەمی پەروەردە بۆ نمونە کار لەسەرەوە بکاتن قوتابخانە حکومیەکان و ئەهلیەکان یەک بخاتەوە ئەو خزمەتگوزاری کە لە قوتابخانە ئەهلیەکان دەکرێت زۆر فەرقی هەیە لەگەر ئەو خزمەتگوزاری کە لە قوتابخانە حکومیەکان دەکرێت ئایا دەتوانیتن کار بەڵێنمان پێ بدە کار لەسەرەوە سیستەمە بکاتن هەستەکەی ینی جیاکاری هەیە جیاکاریەکی زۆر هەیە بۆ نمونە ئەو خزمەتگوزاری کە لە قوتابخانە ئەهلیەکان دەکرێت زۆر فەرقی لەگەڵ ئەو خزمەتگوزاریە هەیانی کە لە قوتابخانە حکومیەکان دەکرێت تەنانەت لە بەراوردکردن لە نێوان مامۆستایەکانیش لەوێ احتیمامی زیاتریان پێ بە مامۆستا ئەدرێتن لەوەی کەم ئەو مامۆستای لە قوتابخانەی حکومیەکان دەرس زۆر سپاس مامۆستا ئەحمەد هەربا لە کۆتا قسەی هاڤانە خانەوە دەست پێ بکەین فەرمو حتما من وەکو مامۆستا ئەحمەد گەرمیانی کاندیدی پارتی دیموکراسیان ژمارە 72 بەرنامەی خۆم هەیە بۆ پەروەردە ئەوەی خاتون ئاماژەی پێ کرد من بەرنامەی خۆم هەیە جگە لە بەرنامەی لیستەکەم کە ژمارە مادە پێکاتووە کە یەک لە مادەکان باس لە پەروەردە و خوێندنی باڵا دەکات و خوێندن دەکات بە حکمیەوە ئیشەکەی خۆم زۆربەی قەیرانەکان دەزانم لەکوێیە و کێشەکان لەکوێیە یەک لەوانە کە پەیوەندی بە پەروەردەوە هەیە باسی هەموارکردنی یاسای خوێندنی ناحکومی و گۆڕینی ناوی پرۆسەکە و پابەندبوونی بە یاسای نیشتیمانیەکان و نەتەوەکەمان کە چاودێری بکرێت لەلایەن دەستەی سەربەخۆوە دیارە ئێمە دوو جۆرە قوتابخانەی ئەهلیمان هەیە من وشەی ناحکومی نازانم بە گونجاو نازانم بۆ ئەو ناوە خۆی خوێندنی قوتابخانە تایبەتەکانە و لە عراق پێڵێن ئەهلی و لە وڵاتەکانی تر بە مەدارس الخاصە ئاماژەی پێکەن دیارە مافی تاکە مافی هاوڵاتیە کە جۆری خوێندنی خۆی هەڵبژێرێت و قوتابخانە ئەهلیەکان من دژینیم بە پێچەوانەوە من بە هەنگاوێکی باش دەیزانم بۆ خزمەتکردنی خەڵ بەڵام قسە لەسەرەوەی لە زۆربەی جیاکاری هەیە تەنانەت بڵێ لە گرنگیدان بە مامۆستا لە مەکتەب ئەهلیەکان جیاوازە لە گرنگیدان بە مامۆستا لە قوتابخانەیەکی حکومی ئاسایی ئێمە کێشەکەمان لە چییە قسەکانم تەواوکەم بەڵام بوونی ئەم قوتابخانە معنای ئەوە نیە ئەمە قوتابخانە حکومیەکان فرامۆشکەین ڕاستم قوتابخانەنە پارێکی زۆری تیا خەرجەکرێت و خەڵکانێک پارەیەک دەدەن بە ئەو منداڵەکانی فێری خوێندن بوون لەوێ لەبەرەوە لە ڕووی کوالیتیەوە بەرزترە ئەوە لە دنیای ڕێسمالیە یا سەرمایه‌داری شتێکی تەبیعیە بەڵام ئەوەی تەبیعی نییە دەبێت قوتابخانەی حکومی لە قوتابخانەی ئەهلی باشتر بێت ئەوەی تەبیعی نییە دەبێت ئێمە کوالیتێکی باش لە قوتابخانە حکومیەکان پێشکەشکەین لەگەڵ بۆ نەکراوە دیارە کۆمەڵێک کێشە و گرفتەیە پێشتر ئێمە خۆتان دەزانن لەمە لە قەیرانێکی دارایی گەورە بووین ئەم 3 ساڵ لە 2014 قەیرانی دارایی دەستی نەکردووە بەڵام پێشتر قەیرانی دارایی هەر نەبووە پێشتر ئێمە بەڕاستی بەداخەوە ئێمە لە پاش 92 نەمانتوانی سیستەمێکی کوردستانی بەرهەم بهێنین بۆ هەرێمی کوردستان و قوتابیان و خوێندکارانی خۆمان سوودی لێ وەرگرن ئێمە تەنها لە هەمان سیستەمەکەی کۆنە بەعسیەکە یان میراتی بەعسمان وەرگرت تەنانەت تا ساڵی 2023 کتابمان لە بەغدا بۆ هات لە کۆمەڵی مەناهجا وێنەکەی سەدامی پێبوو زۆرەکەی سەدام دەدرا لە ناو پۆلەکە یان زۆر جارەیە قوتابەکان ئەو وێنەشی پێماوە واتە کتێبمان لە بەغدا بۆ ئەهات تا 2023 واقعی ئەمڕۆ بە حکمی ئەوە نەمانتوانی ئەو ماوە نەمانتوانی سیستەمێکی جوان کۆمەڵی سیستەمان گۆڕی لە ڕووی مێژووە بۆ نمونە مافی مرۆڤەوە لە ڕووی کۆمەڵی بەڵام وەکو جوغرافی و بیرکاری و فیزیا و کیمیا هەمان منهەجەکەی بەغدا بوومانە لە پاش 2023 دەتوانن لە 4 ساڵی داهاتووەوە بەڵێنیەوە بدەن بتوانن بیکەن لە کاتێکە لە 26 ساڵی ڕابردوو نەکراوە من بەرنمەیەکم هەیە بەپێ ئەو بەرنامانە ئێمە هەوڵدەین کوالیتی قوتابخانە حکومیەکانمان بەرزکەینەوە بتوانین منافەسەی قوتابخانە ئەهلیەکانە بکەین کە ئەوانش کۆمەڵێکەکە و کورتیتیایە کە ئەوانش دەبێت ڕقابە بخرێتە سەریان کە ئەوانش دەبێت لە ڕووی نرخ و لە ڕووی بەرزکردنەوەی کوالیتەوە باشتر بوون لەبەر ئەوە خەڵک پارە دەدا مافی خۆیەتی کوالیتێکی بەرز وەرگێت بەڵام ئەو معنای ئەوە نییە قوتابخانە حکومیەکان ئێمە فراموشکەین و کاری بۆ نەکەین باشە ئەوەی بەنسبەت پرسیارەکەی کاگافانەوە ینی باسی کۆمەڵی کۆمپانیای کرد وتی لە بواری هاتنی دەرمان لە بواری ڕێگەوبان لە پەیوەندیەکان لە ڕاگەیاندن وتی ینی چی ئەکەن قسەکەی ئەو وایە کار بۆ ئەوە بکات کە ئەم کۆمپانیا ئەهلیانە کار بە ئیشەکانیان کۆتایی پێبیێنێت چکە بەڕای کاگعفان ئەمانە زیانیان بە وڵاتەکە گەیانەوە
کاک عرفان ئەمەژەی بە شتێکی زۆر گرنگدا و شتێکی زۆر هەستیارە لە وڵاتی سرمایهداری احتیکار هەیە ئەوە دیارە ئەم کۆمپانیانە ئایا دوو خاڵەگەن لە فراغێک هەیە کە کۆمەڵێک کۆمپانی بیانی نایەنە وڵات بۆ بەرهێنان نەکەن دیارە یاسایەوە بەرهێنان لە کوردستانە کەم کورتی تایە دیارە مافەکانە ناپارێزیێت دیارە ئەو بنقانە و ئەو کۆمپانیانە ناوێرن پارەکانن وەکو پێویست لە کوردستانە بەکار بهێنن ترسیان هەیە بێن بۆ ئەو کوردستان پارەبێنن ئەمەشە ڕێگەی فراغێکی دروست کردەوە بۆ کۆڵێک کۆمپانیا کە کنترۆلی بازاری کوردستان بکەن ئایا بازاری دەرمانە ئایا بازاری پەیوەندیەکانە ئایا پەیوەندەکان و گەیاندن ئایا بازاری خۆراکە بەڵام لە ساڵانی ڕابردوو کە بینیمان گۆڕانکاری بەسەر کۆمەڵێک شتات خەڵوەعی هەیە خەڵقسان نەکات هەر ئیستا لە کۆمەڵێک کەناڵە لە کۆمەڵێ خەڵکی چالاکی مەدەنی هەڵمەتێک هەیە بۆ ئەوانە ئەو کەمکورتی ئەو کۆمپانیانە بخاتە بەرچاو وەکو پەرلەمانتارێک وعدی ئەوە دەدەم کە من چوومە پەرلەمانی کوردستان بەڵام بەتەنیە ئەوم پێ ناکرێت دەبێ هاوڕێکانم لە لیستەکە و هاوڕێکانم ئەندامانی پەرلەمان لە لیستەکانی ترا یەک دەست بووین وەکو برا دەست لە ناو دەست نەکتە شیرکردن بە خەڵکردنین یان بڵێن بقۆزنەوە ئەمە لایەکۆ ئێمە ئەگەر وەکو پارتی دموکراتی کوردستان ئەگەر زۆری نەبێن حکوومەتێکی بەهێز بهێنین ڕێگرین لە بەرامبەر ئەو کۆمپانیانەکە بە هەوسی خۆیان یاری بە قوتی خەڵک بکەن و دەست بخەنە قورگی خەڵک ئێمە هەموو کاری خۆمان دەکەین دەبێمە ڕێگە بدەین بە کۆمەڵی کۆمپانیای تر بێن منافەسە دروست بوو ئەگەر منافەسە دروست کەمە خۆیان ئەفلیش کاک محەممەد پرسیاری ئەوەی کرد ینی ئەمە تێبینیەکی زۆر گرنگ بوو مامۆستا هەیە چێتە پەرلەمان دکتۆر هەیە چێتە پەرلەمان پارێزەر هەیە چێتە پەرلەمان یعنی لە بوارە جیاجیاکانە ئەچنە پەرلەمان لە جیاتیەوە هەر کەسە لە بواری شارەزایی خۆیش بکە هەر هەموویە بێ بە سیاست مەدار ئەیناڵم سیاست مەکەن بەڵام بوارەکەی خۆتان فەرامۆش مەکەن شەڵێت بەڵگە چییەکە سەرقاڵی سیاستکردن نابن لەوێ من لە سەرتاوشە باسم کرد بۆت کەوتم پەرلەمان دەستگایەکی کۆمەڵایەتیە هەموو خەڵسوودی لێگرێت بەڵام معنای ئەوە نییە لیستەکانی حزبەکان سیاسەتی تێنەکەن ئەو مافی خۆیانە کە بتوانن لە 4 ساڵی ئایندا زۆرترین ڕێی گشتی بۆ خۆیان ڕاکێشنەوە شتێکی تەبیعیە بەڵام ئەوەی تەبیعی نییە کە ئێمە لەوێ بڕۆین مامۆستایەک پەروەردکارێک باس لە کێشە و گرفت و قەیران بوارەکانی ترکە کە ئەو شارەزاتیان نییە من ڕاستی دەڵێم من ناتوانم هەهێشتا ڕێخم بەڵام توانم پەروەردە چاکەم من کەرکووکم پێ ئازاد ناکرێت بەڵام دەتوانم خوێندنی کوردی لە کەرکووک پەرە پێدەن بەڵام خەڵکی سیاسی و خەڵکی سەربازی هەیە ئەوانە دەتوانن پلان و کار بکەن بۆ ئەوە کەرکووک ئازادکەن واتە ئێمە ئیش و کارەکەمان هەرکە لە بواری خۆی بێت من بەرنامەی من پەروەردەیە یەک وشەی سیاسی شیتیانە بەڵام التزانم لە ڕووی سیاسی وە التزام بە کاری لیستەکەی خۆمەکەم و ئیشی بۆ دەکەم ئەوەی کاک محەممەد ئاماژەی پێکرد کە من وەکو پەروەردکارێک بەڵگەم هەیە من وەکو سەرۆکێکی تیمە مامۆسایان کارم کردەوەکو جێگیری سەرۆکێکی تیمە مامۆسانی کوردوە هاوڕێم لەگەڵا یەکێتیە هاوڕێم لەگەڵا یەگرتووە کۆمەڵە ئەوان شایەتیم بۆ بدەن کە ئێمە فەرق و جیاوازیمان نەکردە لە سیاسەتە و حزبایەتی تەنها دەستگا تا ئیسەماوەتەوە کە ناکۆکی لە نێوانیان زەق نییە و انشقاق نەکەوێتەوە یەکێتی مامۆسایانی کوردستانە بۆ لە هەموو حزبەکانی زۆر سپاس مامۆستا ئەحمەد ئێمە گەیشتوینەتە قاوەخانەیەک دابەزین چایەک ئەخۆینەوە لەم چایخانەیە و ئەو پرسیارانەشی ئاراستەی جەنابتان کرابوون لەوێ وەڵامی بۆ وەرەگرینەوە فەرموو. جارێکی تراتینەوە بۆی چایەک بخۆینەوە لەگەڵ کاندیدەکان و بێگومان لە ناو کۆمەڵێک هاوڵاتی بەڕێزی کوردستان. من ئەمڕۆ دوو کاندید میوانما کە هەردووکیان مامۆستان و هەردووکیشان گرنگی بەوادەن کە بە شێوەیەک لە شێوەکان کار بۆ باشترکردنی کەرتی پەروەردە و خوێندنی باڵا بکەن بۆیە ئەو بەڕێزانەی لێرە دانیشتون هەر خەمێکتانەیە مناڵەکانتان لە مەکتەب کێشەیەکی لە بواری پەروەردە ئەتوانن پرسیاریان لێ بکەن و وعدیشیان لێ وەربگرن کە چارەسەری بکەن. من بە ڕوخسەتی مامۆستا ئەحمەد لە مامۆستا محەدینەوە دەست پێکەم. مامۆستا محەدین ئەگەر هەڵە نەبم
کاک محەممەد بوو پرسیارێکی کردوتی ئێوە یەک کورسی یان دوو کورسی باددانی سێ کورسیشتان ئەبێ لە ناو پەرلەمانی کوردستان زۆر جار قسە لەسەرەوەکرێ فراکسیۆنی زۆر گەورە نەیتوانیوە کاریگەری دابنێ نەیتوانیوە بەڵێنەکانی باتە سەر ئێوە چۆن بانگەشەیەوەکەن بە کورسیەک و دوان وسییانەوە کێشەکان چارەسەر بکەن و بەڵێنەکان ببەنە سەر باڵێ زۆر سپاس بۆ پرسیارە پێم وایە خۆش هەمومان بارودۆخی کوردستانمان بینیوە و حکوومەتی دوو حزبیشمان بینی حکوومەتی پێنج حزبیشمان بینی و ئەوە دەرەنجامەکانیتی لە بواری ئابووری و کۆمەڵایەتی و ئەوەی عراقیشمان بینی کە زۆرینە حکوومەتیان پێکەنا کەواتە کاریگەری بەمانەوە ڕاستە لە دەنگدانە ژمارەی کورسیەکان بتوانێت قەزیەکان یەکلاکاتەوە بەڵام دەربڕینی سیاسی ئادیا ئەو حزبێ بۆ چونی ئەو حزبێ لەسەر چارەسەرکردنی کێشەکان ڕەنگە یەک ئەندام دەری ببرێ بەڵام ڕەنگە لە دەنگدانە بتوانێت بە دەنگدانی ژمارەی کورسەکان یەکلای بکاتەوە. دەیبەستمەوە بە پرسیارێکی تر برادێک پرسیاری کۆمپانیاکانی کرد. ئەگەر دەرفەتەبی دەکرێت وەڵامی ئەوە بدەمەوە. کێشەکە کۆمپانیەکان نین. مامۆستا تۆ چاکەت خۆتە مامۆستا جوابی پرسیارەکان. کێشەکان کۆمپانیەکان نین. کێشەکە لە خودی هەندێک یاسای بەتەمەتی یاسای و بەرهێنان لە کوردستانە. قانونی استثمار و قانونی ئیطفای ئەراضی زراعی. کێشەی لەکوێیە ئەکرێت چۆن چارەسەر کێشەکانی لەوەیە یاسای و بەرهێنان نەیتوانی ژێرخانێکی ئابووری بەهێز دروست بکە زۆربەی زۆری استثمار لە کوردستانە بۆ بواری ئیستهلاکیە. نەیتوانی هەڵی کار بڕەخسێنی بۆ کوڕان و کچانی ئێمە و ئەوانەی دەرچووی زانکۆکانن و ئەو کچ و کوڕانەی لە زانکۆکان تەخەڕوج دەکەن و ئەوانەی توانای کارکردنیانەیە باش و بەشێک لەوانە هەموو ئەوە خاوەن سەرمایه‌دان و ئیستثمار دەکەن بە جوێرەی یاساکە دەتوانن هەموو پارەکانیان ڕەوانی دەرەکەن بەبێەوە حکوومەت بتوانێت ئێوە کار بۆ واکەن ئەمەش چاکتر بکەن ئێمە دەمانوێت ئەو یاسای هەموار بکرێتەوە بۆ ئەو دەکەم مامۆستا ئەحمەد یعنی قسە لەسەر ئەوە هەیە لە سەردەمی ئێوەیە ئەو کاتەی ئێوە لە ناوێکێتی مامۆستایانی کوردستان بوون مامۆستایانی هەرێمی کوردستان پاشەکەوتی موچەیان بەسەردا سەپێر بێت ئەمەش هەم زوڵمێکی گەورە بوو و هەم زۆر کاریگەری لەسەر کەسایەتی معنەوی مامۆستایان دانا کە تا ئێستاش سێ چارەکە موچەیان پێدرێ بە تەواوەتی پێیان نادرێت پێتان وایە بتوانن لەم 4 ساڵەی دادێ بتوانن ینی ناڵێم مامۆستا من وا ناڵێم شکۆی شکێنراوە بەڵام خۆ بە شێوەیەک لە شێوەکان شکۆی مامۆستاش کاریگەری سەلبی لەسەر دروست بووە دیارە ئەو قەیرانە کە تووشی هەرێمی کوردستان چەندجا ئاماژەمان پێکردەوە کارگەرێکی گەورای بوو لەسەر ژیان و گوزانی خەڵک باش یەک لەوانە کە مامۆستایان بوو کە تووشی قەیرانێکی زۆر هاتن بە حکمی سپاندنی سیستەمی پاشەکەوتنی موچە بەسەریانەوە دیارە حکوومەتی هەرێمی کوردستان شەڕی داعش بڕێنی بووجە لەلایەن حکوومەتی عێراقەوە دابەزەنی نرخی نەوت نەبوونی پلانێکی تۆکمە لای حکوومەت کە بەڕاستی ئەمە یەکە لە هۆکارەکان بوو کە حکوومەت لە سەرەتاوە وەکو پێویست معمەلەی نەکرد لەگەڵ قەیرانەکەیە باشە و قەرزێکی زۆری کرد و لە ڕێگەی ئەوە بێ باری خۆی سوکە باری خۆی قورس کرد ها سیستەمی پاشەکەوتی موچە بەڵام نە سیستەمەکە هەڵەیەکی گەورە کرا کە چین و توێژی مامۆستایان و فەرمانبەران حسابێکی کەمی بۆ کرا بە ڕبع موچە بە لە 140 تۆ توانی بەڵێنی چی بدەیت چونکە بەشێکی دەنگدەرەکانی جەنابان لە ناو مامۆستایان و فەرمانبەرانی کەرتی پەروەردە لە بەرنامەی من و لە بەرنامەی حیزبەکەم من دەڵێم حکوومەت ئیستا من تەکیدم من پێش 2 ساڵ وەکو سەرۆکێکی مامۆسان و جێگری سەرۆکێکی مامۆسان نەمەتوانی بڵێم پاشەکەوت نامێنێت دەموت دەمەمە دەتوانین ئازارەکە کەم بکاتەوە حکوومەت ئازارێکی توشمان هاتووە لە ڕێگەی کەمکردنەوەی موچەکانمان ئازارێکی گەورە توشمان هاتەوە بەڵام حکوومەت دەتوانێت کەمی بکاتەوە بەڵام ئەمڕۆ دەڵێم حکوومەت دەتوانێت کۆتایی بەو ئازارە بهێنێ بۆ بۆ دەتوانێت من تەنها بۆ بانگەشە نەبێت حکوومەت ئیستا داهاتی زۆر بووە نرخی نەوت زیاد بووە خەرجەکانی شەڕی داعش کۆتایی پێهێناوە حکوومەتی عێراق پارەمان پێدا حکوومەتی ئەمریکا هاوکارێکی کەمی پێشمەرگەکانمانەکات واتە کاتی ئەوە هاتووە ئەمڕۆ
بە یاسایەک یان بە بریارێک کۆتایی بە سیستەمی پاشەکەوتی موچێت حکومت تەنها کۆتایی دەتوانێت پێنرێیان پاشەکەوتی شەگەڕێنرێتەوە. ئەمە قۆناغی یەکەم. قۆناغی دووهم دەبێت ئێمە کە من لە بەرنمەکەی من هاتووە وەکو مامۆستا ئەحمەد گەرمیانی ژمارە 72 لە لیستی پارتی دیموکراتی کوردستان باش. دەبێت ئالێتێک دابنێن سیستەمێک دابنێن گەڕانەوەی ئەو پارانە بۆ بەرگی مامۆستا و فەرمانبەر بە چه هەر ڕێگایەک بێت. من تاکیدم حکومت ناتوانێت ڕاستەخۆ بە جارێک ئەو هەموو پارە بگەڕێنێتەوە بەڵام دەتوانێت ئالێتێکی بۆ دانا ئەگەر پەرلەمانی ئەم پەرلەمانە خولی چوارەم ئەگەر بیتوانێت سیستەمی چاکسازی وەکو پێویست پەسەند بکرایەت خەڵک لەی لەسەری نەبوایەت ئێمە ئێستا کێشەی گرفت و پێشپاشەکەوتی موچە کۆتایی پێهێنات بەڵام هاتن کۆمەڵی امتیازات زەمان چییە 4 ساڵی تر کە پەرلەمان تەواوە بێ بۆ نمونە جەنابتان ئەوانەی لەم بوارەیە بەڵێنەدەن ناڵێن وەڵی کاکە پێمان نەکرا پێمان دەکرێت لەبەرەوە حکومت داهاتی باش بووە حکومت پێ دەکرێت ئەمە تاکیدین حکومت بەرەو باشی دەڕوات بەڵگە لەسەر ئەوە تا کە حکومت پارەی هەیە وەزعی باشە پرۆژەکان کەوت نەکارەوە لە هەولێر 7 پرۆژە لە پارێزگای هەولێر لە سلێمانی 69 پرۆژە لە دووهۆک ژمارەیەک سونیل دەکرێتەوە شەقامی 120 دەکرێتەوە واتە حکومت هەنگاوی باشی بینیوە بەڵام وەکو پێویستماوە دەبێت ژیان و گوزرانی خەڵک کێشەی خانەنشین بۆ نمونە ئێمە جاران سێمان جارێک پارەی خانەنشینە درا بەڵام ئێستا خۆشبەختانە لە دوای داکۆکردن و جەختکردنەوە و کە ژیان و گوزرانی ئەوان لە مەترسیدارن ماگانە خانەنشین لێ نابڕێ و ماگانە پارەی خۆی وەدەگرێت دەبێت لەوە شایستن دەبێت لە بەرنمەکەی من کەدا ئەو بەتایبەتی مامۆستانی خاننشین فەرمانبەرانی خاننشین دەبێت کارتی زیرەکیان بێت نەک بڕۆن 4 کاژمێر و 5 کاژمێر لە بنقەکەیان لێ بکەوێت لە سەرەکانی وەرگرتنی ئەحمەد بمبورە مامۆستا محێدین من دوێنێ یەکێک لە سەرنشینەکانی پاسەکەم خاتونێکی بەڕێز بوو لە دەروی بەرنمەکە ئاماژەی بەوە داوتی من لە مۆڵێکی هەولێری شەکەم وتی خەدرێکی زۆرمان لێکرێ بۆیە چونکە ئێوە ئەڵێن ینی باستان لە چینایەتی کرد لە سەرەتای قسەکانتانە ینی ئاماژەی بەوەدا مامۆستا ئەحمەد ینی ئەڵێ بۆ نمونە ئەگەر کاتژمێرێک لە دەوام دوا بکەوم 25,000 لێ ئەبڕێ بەڵام ئەگەر کاتژمێرێک دەوام زیاتر بکەم 2,000 پێدەن ئەڵێ لە مناسباتە تا دوای 12 شەو ئەمان هێڵنەوە ئەڵێ جاری وا هەیە 15 سعات ئیشەکەین ئەخیر سعاتی دەوامەکەمان ئەڵێ ئەبێ بەڕووی خەڵکەوە پێ بکەنن ئەڵێ تەواو بێمنەتن لێمان ئەڵێ ئێوە شنەیکەن خەڵکی تر هەیە مەمنونە بیکات یعنی ئێمە ئەگەر بکرایە چوینە ناو مۆڵەکانەوە بەڵام بۆ ئەوەی ئەوان نان بڕاو نەکەین یەکێکیان دەرکەوێت قسەیەک بکە خاوەن کارەکە دەریکە ئەوە تا من ئەیگەێن ئێوە چیان بۆ ئەەکەم ئەمە لە کاری ئێوە ئەبێ زۆر نزیک بێت من پێش ئێستا ئاماژەم بە کۆمەڵێشتی گوتم ئێمە یاسای وە بەرهێنان نەیتوانی ژێرخانی ئابووری بۆ کوردستان فراهەم بکە ئەگەر بێت و هەلی کار بڕەخسابایە ئەو ئافرەتە بەڕێزە یان دان گەنجی ئەو وڵاتە ئێمە ناچوو بەو حاڵە تحملی ئەو هەموو ئەوە نەچێتەوە دەرچووی بەشێکی گرنگی وەکو دەرمانسازیە بەڵێ نەدەچوو تحملی ئەو سوکایەتی پێکردنە بکاتەوە کەواتە ئێمە دەبێت دەست پێ بکەن ژێرخانی ئابووری کوردستان بەهێز بکەین بۆ ئەوەی هەلی کار بڕەخسێنین بۆ کوڕان و گەنجانی ئێمە کێشە یاسای کارمانە بەنیازی لەو ماوەیە کە کاندیدی سەردانێکی مۆڵەکان بکەیت بە ئەکید دەچم بەڵام ناتوانم وعدی گەورە بدەم بەڵام بەلایانی کەم دەتوانم دەنجی دلێری خەڵکی مافخرا بووم لە پەرلەمانی کوردستان من لە بەرنامەی حزبەکەم پارتی دیموکراتی کوردستان هەیە دەبێمە سنتەری کار دامەزێنێن سنتەری کارمان بێ لە پەرلەمان دەستگایەکی سربەخۆ بێت ئەو گەنجانەی ئێمە کە بێکارن هەموو ناوخۆیان تۆمارکەین کاتی ئەوە هاتووە کە ڕێگر بن بەرامبەر هاتنی کرێکاری بیانی بڕۆنە سەری شەقامەکانمان کە هەمووی کرێکاری بیانیە وە گەنجی ئێمە دانیشتۆ لە شوێنەکان بێکار بێکاسبی ژیانێکی قرس وای لێ کات کە بیرروبۆچوونی بۆ ئیشی دەڕوات چ بە ڕێزێک پرسیاری هەیە فەرموو زانا خالید دوو پرسیارم ئەگەر یەک تۆز دەنگ بەرزکەیتەوە خالید یەک دوو پرسیارمە یەک پرسیارەکەم لە بۆ دکتۆری بەڵێ تا چەند کار دەکەن لە بۆ ئەوەی کەرتی گشتی کە ئێستا لەلایەن حکوومەتی هەرێمەوە زۆر فرامۆش کراوە گرنگی پێ بدەن ئێستا دەبینین خەستەخانە و تەواوی کردەکان خەریکە دەدرێنە بەر دەست کەرتی تایبەت پرسیاریشم بۆ مامۆستا ئەحمەد پرسیارێک ڕێکخراوەکەی مامۆستا ئەحمەد کە یەشێتی مامۆستایانە کەوتە ژێر کاریگەری
تاقیکردنەوەکی ئەخلاقی کە نەیتوانی لێ دەربچی ئەویش ئەوە بووم مامۆستا لەسەر شەقام لە بەرامبەر داواکردنی مافەکانی خۆی لێ دێدرێ ئەوان تەنیا بەیاننامەیان دەرکرد لە کاتێک دەبوو چاوەڕێ ئەوە بکرێ ئەو کەسەی لە مامۆستایدا سزا بدرێ بەڵام نەک سزا نەدرا بەڵکو پلەشی بەرز کراوە پرسیارێکی تری شەر بۆ کاتی پرسیاری دیکەم لێ چکە هاوڕێی دیکایە سپاس دەکەم وەڵامی پرسیارەکەی ئەو کاکەیە بدەیتەوە لەسەر کەرتی گشتی ئێمە وەکو بەرنامەی لیستی ئازادی وەکو بەرنامەی حزبی شووعی ئێمە لەگەڵ ئەوە نین دەوڵەت ببێتە دەوڵەتی پاسەوان ئێمە لەگەر کەرتی گشتین بەمانای ئەوەش نییە ئێمە دژی کەرتی تایبەتین بەڵام دەبێ حکوومەت بچێتە ژێرباری هەموو ئەو خزمەت گوزارانە کە پێویستە بۆ هاوڵاتیان پێشکەش بکرێت وەڵامی جەنابتا وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان نەک تەنها بەیانەممان دەرکردووە ئەوەی کە ڕوویدا هەر دەست ڕێژێک لەسەر مامۆستا کریا لە کۆیە مامۆستا شەهید بوو لە سلێمانی مامۆستا من بەڵگەم هەیە لە هەولێر مامۆستا لێدرا ئێمە نەک تەنها بە بەیان نامانە بە سەردانمان لای مامۆستا بە بەرزکردنەوەی سکاڵامان لە ڕێگەی سندیکای پارێزەران کە ئەوان شایەتن لەسەر قسەی من بە هەموو مەصرفیەوە بە هەموو کارەوە ئێمە ئامادە بووین هەر مامۆستایەک تعدال لێکرایێت هەر مامۆستای دەستفرەشی لەسەری کرایێت بە قسەکردن بە تەشیرکردن بە لێدان ئێمە پارێزەرمان بۆی کردەوە دەستخۆشی لە سندیکای پارێزرانەکەم کە ئەوانش ئامادە بوون بێ بەرامبەر داکۆکی لەو مامۆسایان کردووە چەند کەیسێکیان بەرز کردەوە هەروەها داواکاری گشتی لەسەر داوای ئێمە داکۆکی لەسەر ئەوەی کردووە هیچ بەڵگەیەک نییە لەسەر ئەو کەسە کە پلەی بەرز بووتەوە هەر ئەو کەسێشە تا ئێستا نەناسراوە یعنی بە بڵێن وەکو بەڵگەمان نییە لەسەری بەپێچەوانەوە حکومەتی هەرێم نەک دەبێت پارێزەر بۆ مامۆستا بگرن مامۆستا ئەحمەد دەبێ هیچ کەسێک لە وڵاتە جورئەتی ئەوەی نەبێت دەست بەرێ بۆ شکۆی مامۆستا و بە ئاشکرا لە بەردەم کامێراکان لێی بدات فەرموو بەداخەوە کرا بەڵام مامۆستا ئاڤان پرسیارم بۆ دکتۆر محەدین ئەوەیە دروشمەکەتان ئەگەر خاک و نان و ئازادیە دروشمەکەتان ئێستانیە بۆ ناو چونە پەرلەمان دروشمەکەتان ئەگەر کۆنا بۆچی دیار نەبوون لە 16 ئۆکتۆبەر لۆ پاراستنی خاک و نان و ئازادی خەریک بوو لە دەستی بدەین و لە ناوی ببین وشمان لە دەستدا فەرموو ئەو دروشمی ئێستانیە حزبی شووعی لە ڕۆژی دروستبوونیەوە بەشداری هەموو شۆڕشەکانی کوردستانی کردووە ئەو دروشمە لە ساڵی 61ەوە شەهید جەمال حەیدەری پێش لە سێدارەدان لە ئینقلابەکەی 63 بەحسیەکان ئەو دروشمە نووسراوەتەوە و ئێمە خەباتی نیشتیمانیمان گرێداوە بە خەباتی چینایەتی کەواتە 16 ئۆکتۆبەریە بەڵێ ئەو مەسەلەیە ئێمە هەڵوێستمان هەبووە بە بەیاننامە بەڵام ئەمە نە هێزی سەربازیمان هەیە نە هێزی پێشمەرگەمان هەیە هێزی پێشمەرگە لە کوردستان لە بینی هێزی 1970 دابش بوو ئەمە هێزی پێشمەرگەن تەنها پاسەوانەکانی بارەگاکانمان هەیە ڕوبەڕووبوونەوەی داعش وەکو هێزی پێشمەرگەی کوردستان مامەڵەیان نەکرد کامایان هێزی پێشمەرگەی کوردستان من ناڵێم هێزی پێشمەرگە هێزێکی پێشمەرگە هێزی کوردستانە بەڵام پێویستە بەوەی ئەو هێزی پێشمەرگەیە یەک بخرێ و بەدامەزراوی بکرێ و لە زەری یەک سەرکردایەتی دابێ ژەر دەسەڵاتی حزبەکانی بێ هێزی پێشمەرگە هێزی پێشمەرگەی کوردستان بێ مامۆستا ئەحمەد کاتمان تەواو بووە لە سی چرکەیە پێم بڵێ یا لە یەک خولەکە پێم بڵێ ناوی تەواوت ژمارەی لیستەکەت ژمارەی خۆت بۆ دەنگت پێ بدەن من مامۆستا ئەحمەد گەلمیانیم سەرۆکی یەکێتی مامۆسانی کوردستان کاندیدی پارتی دیموکراتی کوردستانم لیستی 1970 ژمارەکەم 72 من وەکو مامۆستایەک وەکو پەروەردکارێک لەبەرەوە هەمووتان پێویستیان بە قوتابخانەی باشەیە هەمووتان پێویستان بە خوێندنی باشەیە مامە پێویستی ئەوە تا مامۆستاکەی خۆی نزیکی ماڵی خۆی بێت ئەو برادرە پێخۆشە تەڵەبەکەی نیشتیمانی خۆش بێت ئەو خوشکە بەڕێزە پێخۆشە براکەی و خوشکەکەی لە قوتابخانەکەی حکومی بخۆنن کوالێتی بەرز بێ وەکو قوتابخانەی ئەهلی من بەڵێنی ئەوە ئەدەم بەپێی ئەو کارنامە کە حزبەکەم هەیەتی و ئەو کارنامە کە خۆم هەیەتی پەروەردە لە کوردستانە خزمەت بکەم وا لێ بکەم ملاکات دروستکردنی قوتابخانە ڕاهێنێنی باش بۆ مامۆستایان بتوانم پەروەردەیەکی تەندروست پەروەردەیەکی کوردستانی کاڵێم کوردستانی واتە مەرج نییە تەنها لە نەتەوەی کورد بێ هەموو نەتەوەکانی تر وەکو تورکمان و ئاشوری و ئەزیدیەکانی تر و نیشتیمان بێت بەپێی ئەو پەیڕەوی نینی خۆمان مامۆستا محێدی ناوی خۆت ژمارەی لیستەکەت ژمارەکەی خۆت وە بۆ دەنگت پێ بدەن من دکتۆر محێدین حەسەن یوسف مامۆستا لە کۆلێژی یاسا و زانستە ڕامیارەکانی زانکۆی سەلاحەدین
سەرۆکی لیستی ئازادی ژمارەیەکم ژمارەی لیستی ئازادی 164 ژمارەیەکم ئەوەی دەنگم پێ بدە و ئەوەی دەنجیش نەدا ڕێز لە ڕایەکانان دەگرم و دەنجی دلێری هاوڵاتیان و خەڵکی بەشمێنێت و زەحمە چێش بم داکۆچی لە مافەکانیان بکەم. من کاندید نیم بەڵام ئێمەش لە کوردستان 24 بەڵێن ئەدەین کە هەر بەڵێنێک لەناو ئەو پاسی هەڵبژاردنەوە لە دەرەوەی پاسەکە بدرێت وەکو کوردستان 24 بە دوواداچوونی بۆ بکەین و بە یەک بەیەکی ئەو کەسانە بڵێن کە کاندید بوون و دەرچوون ئەو بڵێنە بەو شێوەیەدات بۆ جێبەجێت کرد یان چۆن جێبەجێت بیهێنەوە ئێرکانە با قسەکانی خۆی هێنینەوە ناوخەڵ با بژڵین بەرەو پاسەکە فەرموون باش بەر. بەڵێ ئەزیزان دوایەوەی چایەکمان خواردەوە بێ ئێوە ناخۆش ئێمە لە پاسی هەڵبژاردن بەردەوام ببین بەڵام ئەچینە لای تروسکە تۆ هەموو ڕۆژێگلەیەوە کە ئەڵێ و چایە بێ ئێمە خۆنەوە بەڵام با بانگەشە کۆتایی بێت هەموو ستاف پێکەوە نەک چایەک نانێکیش پێکەوە خۆین شاشە بۆ تۆیە و فەرموو ئەمڕۆ لە دیجیتال میدیا چییە گوزەری یادگارماندونە من سڵاو لە میوانەکانیشت باسەکەتان گەرما منیش کۆمەڵێک بابەتی گەرم و سەرنجڕاکێشم ئامادە کردووە لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا لەگەڵ بینەران لەگەڵم بن بە سەرەتا ئۆگرێڕەی بەرنامەکەمان بینە سەر فەیسبوک سەرپێچەکان لە بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەروە بەردەوامن ئەگەرچی هەندێک سەرپێچی گشتین وەکو ڕێگری وێنەی کاندیدەکان یان دانانی وێنەکان لە شوێنی نەگونجاو کە گرفت بۆ هاوڵاتیان دروست دەکات بەڵام هەندێک سەرپێچیش شخصی و حزبین و هەندێک کەس و لایەن تەحمولی ڕای جیاواز و کاندیدی دیکە ناکەن بۆ نمونە وێنەیەک لە هەژماری فەیسبوکی کوردستان 24 دانراوە وێنەیەکێک لە کاندیدەکانی پارتی دموکراتی کوردستانە شێوێنراوە بە وێنەکەوەدا دیارەکە هۆکاری سروشتی لە پشت ڕاندنی نییە بەڵکو کەسانێک بە ئەنقەست ئەو کاریان کردو ئیتر ئەم وێنەیە لە هەژماری فەیسبوکی کوردستان 24دا ژمارەیەکی یەکجار زۆر کۆمنتی هاوڵاتیانی بۆ هاتۆ کە بەشێکیان بەداخەون لەو دیاردەیە بە ناشرینی ناو دەبن بەشێکیان دەڵێن ئەوە لەسەر جەم شارەکان هەیە بەشێکیشیان دەڵێن ئەوە هاوڵاتیانن لە کۆتاییدا بڕیار دەدەن دەنگ بەچێ بدرێ ئیتر بۆ بێڕێزی بە پۆستەری کاندیدەکان بکرێت. جگە لە فەیسبوک و ئەم شەو بڕیارم داوە لە تویتەر دوو پۆستان بۆ دابنێم یادگار پۆستێکەمەوەی کە لەگەڵ نزیک بوونەوە لە ڕۆژی دەنگدان باسەکان لەسەر هەڵبژاردن وەک چالاکیەکانی کاندیدەکان بەڕاستی گەرمتر دەبن ئەوەندە لەو ماوەیەدا خەڵک بەڵێن و قسەی جیاوازیان بیستووە ینی زۆرێک تووشی سەر لێ شێوان بوون ئایا بەڕاستی ئەو بەڵێنانە دەبرێنە سەر یان یەکسەر دوای هەڵبژاردنەکان هەموو شتێک تەواو دەبێت بۆ نمونە خاتوونێکی بەکاربەر بە ناوی ڕێناز دەپرسێ نازانم بۆ لەو ماوەیەدا قسە و لێدوانە سیاسەکان زۆر بوون دەپرسێ قسە جوان و باشەکان لەسەر کاندیدەکان دەبینم بەڵام بەڕاستی دوای ئەو دەنگدانە ئێمە دەتوانین وەک لەو بەڵێن و دروشمانەوە دیارە بەخۆشی بژینیان نە پرسیارێکی جدیش لە تویتەردا هەیە پەرلەمان لە حکوومەت دەپرسێتەوە ئەیکێ لە پەرلەمان و پەرلەمانتاران بپرسێتەوە ڕێناس و دەنگدەرانی دیکەش بێگومان هەر خۆتان دەتوان لەو دەنگە بپرسنەوە کە 30 مانگ دەیخەنە ناو سندوقەکانەوە جگە لەم بەکاربەرە یادگار لە کاتی بانگەشەکاندا ئەوەی زۆر دەبیسترێ قسە و بەڵێنی کاندیدەکانە لەم نێوەندەدا لە کەلێن و قوشبنی شارەکاندا هەندێک دیمەن هەن کە کاتێک مرۆڤ بەڕاستی دەیانبینە ناخی دەهەژێت دەپرسین ئایا ئەم کەسانە دەکەونە چارچێوەی ئەو بەڵێنانەی کە دەدرێن و ژیانیان دەگۆڕدرێ لە تویتەر وێنەیەک بڵاوکراوەتەوە کە دەنگدانەوەیەکی زۆری هەبووە لەو وێنەیەدا منداڵێک کەوا دیارە ڕۆژانە لەسەر شەقام کار دەکا لە ژێر سێبەری وێنە یەکێک لە کاندیدەکان پشوو دەدا و خەوی لێکەوتووە هیوادارم ئەو کاندیدە و هەموو کاندیدەکانی دیکە کە دەچنە پەرلەمانی کوردستان پرۆژە و پلانێکی باشیان بۆ منداڵانی کار لەسەر شەقام هەبێەوە بەواقعیش ئەو منداڵانە بتوانن لە ڕێگەی پەرلەمان و حکوومەتی داهاتوو بحەسێنەوە و درێژە بە ژیانی ئاسایی خۆیان و بە خوێندنی خۆشیان بدەن کە بێگومان مافی خۆیانە جگە لەمانە بۆ یوتیوب دەمەوێت باس لەوە بکەم کە ڤیددیوەیەکی تایبەتمان بۆ هاتووە دیارە شاری هەولێر وەکو پایتەختی کوردستان گەورەترین شاری هەرێمی کوردستانە لەگەڵەوە شوا دیارە هەندێک کاندید لەو پانتا زۆرەی هەولێردا یادگارجێگەیان بۆ هەڵواستنی وێنەکانیان بۆ نەدۆزراوەتەوە ڤیددیوەیەک بۆ هاشتاگی کوردستان دەنگدەدای کوردستان 24 نێردراوە کە تێیدا تیمی بانگەشەی کاندیدی یەکێک لە لیستەکان وێنەی کاندیدێکی دیکەی فڕێداوە ڕێک لە شوێنی وێنەی ئەو وێنەی کاندیدێکی دیکەیان هەڵواستیوە جا ئەوە جگەلەوەی کە هەڵواستنی وێنە بەدارەکانەوە خودی خۆی زیان بە ژینگە دەگەێنێت دروست نییە ئاکات دەکراوە کاندیدانە شوێنێکی دیکە بخۆیان بدۆزنەوە وێنەکەی دیکەی ینی ئەم وێنەیە فڕێ نەدەن وێنەی خۆیان دابنن ئەمە
بە شێوەیەکی گشتی دەنگدانەوەیکی زۆری بووە بەلایەمشەوە گرنگ بۆ چووکە بۆمان هاتبوو پێمان خۆش بوو کە ئێوەش ببین. لە کۆتاییدا دەمێ بڵم کە لەسەر هەڵبژاردنەکان ئەمە بە شێوەیەکی گشتی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا گرنگترین بابەتەکان بوون بۆ ئێوەم هەڵبژارد بوو بۆ بەرنامی پاسی هەڵبژاردن جارێکی دیکە دەمەوێت لە ڕێگەی کوردستان 24 بە بینەرانمان بڵێمەوە کە ئێوە دەتوانن بە هاشتەگی کوردستان دەنگ دەدات بۆ هاشتەگە لەگەڵمان بن بەشدارتان دەکەین بێگومان پۆستەکانتان ڕاستەرنجەکانتان هەمووی دەبینین دەگەڕێمەوە لای تۆ و میوانەکانت و درێژە بە بەرنامەکەتان دەنیات. سپاس تروسکە ماندوو نەبی وەکو هەمیشە کۆمەڵێک بابەتی جوان و سەرنجڕاکێشتان ئامادە کردبوو بەو هیوایی ڕۆژانە بتوانین زۆرترین ڕای دەرەوەی ئەم پاسەش بۆ بینەران بگوێزینەوە. من تەنها دوو خولەکم ماوە مامۆستا ئەحمەد دکتۆر محەدین بۆ جەنابتان ئەوە استیغلالەکەم کە کاکعفان پرسیارێکی کردبوو ئەڵێت کەی دەبنە بە دیلی لایەنەکانی دیکە و پێیان ئەڵێن ستۆپ ئەگەر بە هەڵە نەمگەیان دەبێت ئەڵێ وایە فەرموو. تا ئەو کاتەی متمانەی زیاتری هاوڵاتیان بەدەست بێنین زۆرینەی کورسەکان هی ئەمەبێ هاوڵاتیان قەنەعەتیان بە بەرنامە و لیستەکەی ئەمەبێ ڕەنگە وەختە پێیان نەڵێ ستۆپ بەڵام ڕەنگە بتوانین بەشێک بین لە چارەسەرکردنی قەیرانەکە. سپاس مامۆستا ئەحمەد زۆر جارە بیستین ئەوترێت پەرلەمان شوێنێک نییە بۆ داکۆکیکردن لە مافی هاوڵاتیان بەڵکۆوانەی ئەچناوێ بۆ ئیمتیازە چناوێ وایە حتمما پەرلەمانی کوردستان ئەویش دەبینین بودجەیەکی باشی هەیە هەروەها ئەندامانی پەرلەمان موچەیەکیان هەیە زۆربەی ئەو کەسانێشە کە بیر دەکەنەوە بۆ ئەوێ پەیوەندی بە موچە و مقەسات نییە پەیوەندی بە خزمەتکردنی خەڵکەوە هەیە لە زۆر کەسانێک هەیە خاوەن ئیمکانیەتن هەوڵە دەنبڕۆنەوە ناو پەرلەمان لە بەرۆ پەرلەمان شوێنەکە بۆ خزمەتکردنی خەڵک مەرج نییە بۆ امتیاز و بۆ بەڵام دیارە پەرلەمانیشێکی لەو دەستگانە کە امتیازێکی باشی تایە بەڵامی مە هەوڵدەین سبەی دوو سبەی ئەو امتیازە چاکەینەوە بۆ بەرژەوەندی خەڵک بەکاری بێنن نەک لەسەر حسابی خەڵک لە بوج و قوتی خەڵک بێت ژیانی خەڵک و گوزرانی خەڵک باشکەین موچەی خەڵک بەرزکەینەوە موچەی خۆمانیش کەمکەینەوە بۆ ئەوە نزیک بوون لەیەک بۆ ژیانمان لێک نزیک بێت. زۆر زۆر سپاس مامۆستا ئەحمەد گەرمیانی کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان و سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان واروەها دکتۆر محەدین حەسەن یوسف سەرۆکی لیستی ئازادی بۆ پەرلەمانی کوردستان مامۆستا لە کۆلێژی یاسا و زانستە ڕامیارەکان لە زانکۆی سەلاحەدین ماندوو نەبن زۆر زۆر سپاس کە ئێوە ئەمڕۆ سەرنشینی ئەم پاسە بوون سوپاسی تەواوی و هاوڕێیانە شەکەم کە بە پرسیارەکانیان زۆر زۆر هاوکاری منیان کرد هەمیشە سەرکەوتوو بن و لەشتان ساغ بێ و هەرگیز ماندوو نەبن. بەڵێ بینەرانی عزیز لێرە وردە وردە نزیکە بینەوە لە دواوێستگەی پاسەکەمان و ئیتر ئێمە و سەرنشینەکانیش پیادا بین و دائەبەزین. دوا قسەش ئەوەیە کە ئێمە هەوڵەدەی زۆرترین کاندید بێنینە ناو ئەم پاسەوە بەمەرجێک توانای ئەوەیان هەبێت کە ڕوبەڕووی هاوڵاتیان بنەوە و ڕوبەڕوو وەڵامی پرسیارەکانیان بدەنەوە ڕێزی یادگارفایەق و تەواوی هاوکارانم قبول بکەن تا پاسی هەڵبژاردنێکی دیکەیەوە کوردستان لە ئەمانەتی خوادا بن هەمیشە لە خۆشی.